بەڵێ عباس سوپاس بۆ تۆ من لێرە میوانێکی دیکەم هەیە ئەویش بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکێکی مامۆستایان مامۆستا بەخێر بێ بەڕێزی سەلام کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر بۆ گرنگە هیوادارم هەموو لایەک سوودێکی باش وەرگێت لەم پێشنگا کردنەوەی پێشنگا کۆمەڵێ سوودی هەیە یعنی لێرات و ئەگەر بگەڕێنەوەداوە بۆ کتێب یەکەم فێرکەری مرۆڤ کێ کتێبە و مرۆڤ هەموو لە هەموو لایەنەکەەوە سوودێکی زۆر لە کتێب وەرگرتووەوە کتێب با بڵێن بنەمای فێربوونە لە لای مرۆڤایەتی لایەنە ئاینەکەی لایەنە ئابوووریەکەی هەموو لایەنەکەەوە زۆر قسەشەیە لەگە مرۆڤێکەکە دە کتێب بخۆنێتەوە فێر دەبێت یعنی فێر زۆر شتەوێت لەو بوارە واتە کتێب بە هیچ شێوەیەک قەرەبووی هیچ هیچێکی تر قەرەبووی کتێب ناکاتەوە نەخوێندنی ئەلکترۆنی ئەوەی کە ئمڕۆ باوە لە ناو خەڵک و تۆڕە کۆمەڵایەتەکان هیچ نێک بەدەستی خۆت ئەو کتێبە یان لاپەڕەکانی هەڵدەیتەوە ئەوە گرنگی خۆی هەیە بوونی پێشنگا کۆمەڵێ سوودی باشی هەیە یەک دیدارێکە بۆ کۆمەڵی خەڵک کۆمەڵی ڕۆشنبیر نووسەر مێژوونووس شاعر ئەمانە هەمووی کۆکاتەوە لە یەک شوێن لەلایەکی تریشەوە پەیوەندیەک دروست دەکات لەگەڵ کێ لەگەڵ خانەکان یان با بڵێن دام و دەستگاکانی بڵاوکردنەوە فرۆشتنی کتێب ئەمە هەردوولا بە یەک زیاتر ئاشنا دەبنەوە و ڕاستەخۆ بە یەک کۆمامەلە دەکەن و هەروەها بۆ پشتگیریکردنێکە بۆ دام و دەستگاکانی بڵاوکردنەوە و با بڵێن ئەوانەی کە لە بواری کتێب ئیشەکەن بۆ ئەوە لە ڕووی معنەوی مادیوە کارەکانیان فراوانکەنەوە و پەیوەندیان لەگەڵ خودی مێژوونووس و نووسەر و شاعرەکە بۆ ئەوە ببینن چی باوە و هەروەها مشتریەکان خەڵکەکە چی خوێنەر بۆ چی لایەنێک بۆ چی بابەتێک لێرە بێتەوە تێکەڵبوونی کللتورە یعنی وەکو بۆ نمونە لێرە کتێبی زمانی عەرەبیە زمانی کوردیە زمانی فارسیە زمانی تورکیە بە نووسینی لاتینیە بنووسینی عەرەبیە زمانی ئینگلیزیە ئیسپانیە فڕەنسیەک بۆ جۆرە کتێبانەکە کە من بینیم لێرە ئەمە جۆرێکە لە تێکەڵبوون خەڵکێک لە سلێمانی هاتۆ خەڵکێک لە هەڵەبجە هاتۆ خەڵکێک لە دۆهۆکاتەوە لە زاخواتەوە هەروەها لە ئەمبار لە بەسرە لە بەغدا لێرە ئەمە ئاشنابوونێکە لە وڵاتەکانی تر ئاشنابوونێکە لە بە کولتوریەک یەکێتی بەتابەتی خەڵکێکی زۆرم بینی بەجلی کوردی وە بەجلی عەرەبی وە نەتەوایەتی خۆی وە ئەمە لێرە ئەو میوانانە کە دێن و ئەو دەستگاکانە بەنەک بە چای خۆیان ئەو بابەتەکەن منە کۆمەڵێ سوودی تریشی تر هەیە بۆ نمونە لە پەراوێزی ئەوە کۆمەڵێ چالاکی ڕۆشنبیری دەکرێت کۆمەڵێ سیمینار و کۆڕ و دیدار دەکرێت هەروەها ئەو چاوپێکەوتنی ڕاگەیاندن و ئیشکردن ئەوانە هەمووی سوودی هەیە بۆ مامۆستاوی پێشنگاکە چ بۆ مامۆستایان چ بۆ خوێندکارانیش خوێندنەوە تا چەند پێویستە بێگومان چ خوێندکار چ مامۆستاش دەبێت فۆکسی سەرەکی خۆی لەسەر بابەت و ئیشوکار و خوێندنەکەی خۆی بێت بەڵام لەگەڵ ئەوە شاگرنگی بات بە خوێندنەوەیکی دیکە تا چەند گرنگە بۆ پیکە کتێب مرۆڤ زۆر زمان پاراوەکە پەرتووک چەند ئیستا لە ناوەندەکانی خوێندن هەیە لە هەموو شوێنەکە لە هەموو قوتابخانەیە بەتابەتی ئامادەیەکان بەشێکە ژوورێکە تەرخان کرا بۆ کتێبخانە خوێندنەوە بۆ مامۆستا با لە مامۆستاوە دەستی پێکەم مامۆستا نابێت تەنها بە ئەوە کە لە کۆلیژ فێر بووە یان لە پەیمانگا فێر بووە بڵێت تەواو من مامۆستام نەخێت دەبێت و ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ بەتابەتی ئەمڕۆ بارودۆخێکی نوێیە ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژیا پێشەکەوێت شتەکان نوێ دەبێت سەردەمی دوای کرۆنەمانەیە سەردەمی دوای شەڕی ساردمانەیە سەردەمی دوای وەکو بڵێن شەڕی ئۆکرانیەمانەیە یعنی وەکو سەردەمەکان چۆن دەگۆڕێن کێشە کوورفتەکان چۆن مرۆڤیش دەبێت زانیاریەکان و ڕۆشنبیرکردنی خۆی بەردەوام بێت لە ڕێگەی کتێبەوە بۆ مامۆستایان بۆ قوتابیان و خوێندکارانی شەروەها گرنگە بۆ لەبەرەوە تەنها ئەو زانیاریانە هەیە تەنها لە ناو پەرتووکی خوێندن نییە تو دەبێت زانیاری زیاتر ئاشنابووی بۆ ئەوە بتوانی لە دەرەوەی کتێبەکە زانیارێکی پر بێت بەتابەتی ئەمڕۆ چۆن بڵێن گۆڕانکارەکان زۆر خێران فریان نەکرد هەمووی ناو کتێبەکان نییە
بۆ نمونە سەرتوگەر باسی جغرافیا بکەیت بابەتی جغرافیا بۆ نمونە بارانی دەستکرد کە ئیمڕۆ بینیمان لە کێشێک گەورە لە دووبەی و لە عمان و لە شوێنەکانی ترەیە ئەو لە ناو کتێبەکان نییە تو دەبێت ئاشنای خۆت بکەیت بە کۆمەڵێ زانیاری نوێیە بۆ ئەو بتوانی لەگەڵ واقعی تەکنۆلۆژیا و پەروەردەی ئیمڕۆ خۆت بگونجێنی ئەو گرنگی هەیە هەرچەند ئێمە لە ناو بەسپاسەوە وزاتی پەروەرداوە کۆمەڵی دەستگای تر کۆمەڵێ کتێبخانەی ئەلکترۆنیک کردێتەوە و سوودێکی هەیە بەڵام وەکو کتێب ڕاستەخۆ تعاملی لەگەڵ بکەیت بەدەست خودبی تام و چێژێکی خۆی هەیە لە ماوەکانی ڕابردووە سەرۆکوەزیران مەسرور بارزانی چەند بڕیارێکی لە بەرژەوەندی مامۆستایاندا بەتایبەت مامۆستانی وانە بێژەمە چی لە دۆخی مامۆستانی وانە بێژە گۆڕێ بەڵێ مامۆستانی وانە بێش بەڕاستی خەڵکێکن مادی بوون لە ساڵانی پێشوو و خەڵکێکن لە چی لە ڕووی معنەوی و لە مادی و مادی نەکە بوون و بەکرێکی کەم ئیش بۆ حساب کە ئیشی ڕۆژانە بوو وزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم ساڵانی ڕابردوو کاری کرد بۆ ئەو ئازارانە و ئەو مێنەتانەی مامۆستانی وانە بێش کەم کاتەوە بەڵام بۆکۆ بڵێن کۆتایی پیانە کێشە و گرفتەکانیان ما ئەم بریارەی کۆتایی کە کۆکردنەوەی زانیاری لەسەر وانە بێژان و ناردنی بە لیستێک بۆ وزارەتی دارایی وەزارەتی دارایی بۆ وزارەتی دارایی عێراق بۆ بەستی دامەزراندنیان یان بەگرێ بەسکردنیان ئەمە بریارێکی زۆر باشە بە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان چەند خاڵی ئیشی لەسەر چەند خاڵێکی تریش بکات لەسەر ئەو بابەتە بۆ نمونە مەسەلەی موچەکانیان مانگی یەک و دووش بە زووترین کات لەگەڵ مانگی سێ بۆ ئەوە یەکسان بوون لەگەڵ مامۆستانی ترا بدرێت پارەکانیان زۆر نییە مەبلەغەکانیان زۆر نییە ئەمە حتمما ئەم بریارە بدرێت باشتر دەبێت لە تەنیشتی ئەو بریارە باشانەکە لەم دوایە ئەنجومەنی وەزیران و متابعەکردنی خودی سەرۆکی حکوومەت بۆ بابەتە بەڵێ مامۆستا پرسیاری دیکە کەمێ دوورکەوتنەوەش بێت لە بابەتەکە بەڵام سەبارەت باڵبژاردننی سندیکای مامۆستایان بۆ ناکرێت چی هۆکارە لە نەکردنی یەک لە کێشە و گرفتەکانی ئێمە لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە ناڵێن عراق وڕە لە عراق لە ئێمە چالاکترە لەو بوارە هەموو هەڵبژاردنەکەمان دواخەوت و خەڵکانێک ئیش لەسەر ئەوە دەکەن کە هیچ موسسەسێکی شەرعی لە وڵاتە نەبێت تەنانەت بینیمان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ دواخرا بۆ ئەوە بەرژەوەندی حیزبایەتی و بۆ بردنەوەی چەند کورسیەک تەنانەت بەکو بڵێن کارەساتی لێ دروستە کاتە تو بریاری محکمەی فدرالی لەسەر چەسپاندنی کۆمەڵێ بریار لەسەر هەڵوەشانی کوردستان لەوانە کورسی کۆتاکان کارەساتێکی زۆر گەورایە ئەمە کارگەری بوو لەسەر دەرونی هەموو لایەک لە هەرێمی کوردستان بە تایبەتی کەمینەکان کە لە عراقیشە ئەو مافیان هەیە بەڵام بەداخەوە لە کوردستان لە دەرەوەی کوردستان حکم دەکرێت کە ئەو مافەتە نەبێت پەرلەمانی کوردستان هەندێک ڕێککەوتنی سیاسی هەندێک پرسی دیکە بێ یانەوە تاوەکوتی سندیکاش کۆمەڵی لایەنی سیاسیە کارگەری هەیە لەسەر دواخستنی لە 2016 تا ئێستا ئێمە کە ئاڵگۆڕی سەرۆکایەتی لە نێوانمان دەکەین لەگەڵ هاوڕێکی بەڕێزی خۆما بۆ ئەوە لایەنی سیاسێکی تراویش ئەمە لە پێناوی ئەوە تا کە وەکو بڵێن کاتەکان بەڕێ بکەین بەڵام ئەوە ماوەی ئەمە 12 ساڵ هەڵبژاردنمان نەکردووە بەڕاستی شەرعێتمان نەماوە لە یاسا دەرچوینە من ڕاستەکەی دەڵێم و نەک تەنها سندیکایەتی مامۆستایان تقریبا 23 سندیکا ئەو کێشە و گرفتانی هەیە هەچەند لەم دوایش حکوومەتی هەرێم بریارێکی باشی دەکردە کە سەلاحیەتی دارایی لیان دەچرێتەوە گەراتەوە هەڵبژاردن نەکرێت و لایەنە سیاسیەکان ئەوان ڕێگرن لە ئەنجام نەدانی هەڵبژاردننی یەکێتی مامۆستانی کوردستان و بەرپرسن کەسیش قسە ناکە یعنی هیچ دایەنێک سیاسی هیچ تەرەفێک قسە لەسەر ئەو بابەتە ناکە و ئێمەیان جێهێشتووە لە ناو کۆمەڵێک کێشە و گرفت بەڕاستی لە ناوی دەناڵێنین شەرمەزاری مامۆستایان بووینە شەرمەزاری کارەکانی خۆمان بووینە نەمانتوانێت و پێویست خزمەتی بە مامۆستایان بکەین بۆ لەبەرەوە تو پێویستیت بە یاسایەکی نوێیە پەیڕەوی ناخۆی نوێیە بەرنامەی نوێیە بەرنامەی کاردا بنەی ستافی نوێ بێتە پێشەوە ڕێگە بدرێ بە کۆمەڵێ وەکو بڵێن دەموچاوی نوێ لە ناو گەنجان لە ناو ئافرەتان بێنە پێشەوە ئیش و کار بکەن لە ناو سندیکەکان ئێمە هەمان دەرگای هەمومان داخستە لە سەریانە لە ئەنجامداننی هەڵبژاردننی لە کات و ساتی خۆیان بەڵێ بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکیەتی مامۆستایان زۆر سپاس بۆ کاتە بێمەتاندا بەخێرات بەڵێ عەباس بنەگەڕێمە ستۆدیۆی ناوەند بۆ لایەوە